سلاوتان لبه لبرنامه سکوی گنجانه و لگلتانین من بشیر طارق قطابی کالجی پرورده بناراتی زانکوی صلاح الدین لبرنامه سکوی گنجانه و دو توری گرینگی امجار دخینه یکمیان باسکردنی تاکردنی کالج دو 4 سال و آهنگی درچونی قطابی آیا چه بار قرصیک دکویت سر قطابی و خزانین توری دومیان دوای تاکردنی 4 سالی کالج آیا قطابی امزانستی کوری گرتو دتوانه ببید به دروازه یک بوده آتوی استاج بابچین لگل برادران توتوی هم واسب کرد. سڵاوتان لێبێ لە بەرنمەیەکی تری نوێی سەکۆی گەنجان لەگەڵتانی من ڕێژنە نامق لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی قۆناغی سێ ئەو باسانە دەخینە ڕووکە زێدەڕۆیی لە ڕۆژی دەرچووندا هەم بارگرانیە بۆ قوتابێک و هەم بۆ خێزانەکەشی. سڵاوتان لێبێت لە بەرنامەی سەکۆی گەنجان لەگەڵتانم من قوتابی هاودەم هەژارم لە کۆلێژ پەروەردەی بنەڕەت تاوەکو قوتابی لە پاش زانکۆدا ئیشی دەست بکەوێت پێویستە ئیتیمان بە زیرەکیەکانی خۆی دابدا. سڵاوتان لەبێ ئەزیزان من قوتابی ئەمیڕۆ لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بەشی زمانی کوردی قۆناغی سێر لە سەکۆیەکی نوێی بەرنامەی گەنجان بەیەوە دەگەینەوە باسی ئەم جارەمان باسی دەرچوونی قوتابیانە لە ئاهەنگی دەرچوونیادا پێویستە ئەو بارگرانیەی کە لە ئاهەنگی دەرچوون و مەسروفاتەی دەیکەن تۆزێ ڕەچاوی باری دایرایکن چونکی قوتابیان بە سادەییەوە جوانن. برادران بەخێر بێنەوە زۆر لەگەڵ خوێندن چۆنن باشین لە باش بەڕێوە دەچیتر وڵاو دەڕوە هەر باش دەبن ئینشەڵا جا دەست لێرەوە پرسیارەکان لێ بکەم سەبارەت بە ڕۆژی دەرچوونی قوتابیان تەخەڕوج یاخود ڕاو تێبینیتان لەسەر ئەوەی کە دوای 4 ساڵ تەواوکردنی زانکۆ قوتابی کە ئەم ئاهەنگە دەکا دەبێتە قورسییان زیادە ڕۆی تێدایە بەش بە حاڵی خۆم بەسەر ینی ئاستی عام سەیرێکی بە شێوەیەکی گشتی وەک خۆی وەریگرین قوتابی 4 ساڵی زانکۆ و ئەو 12 ساڵی کە لە با بڵێن ئامادەی دەیخوێنی حەقی خۆیتی ئاهەنگێکی خۆشی دەربڕی بە شێوێک لە شێوازەکان کۆتایی یەکەی پرۆسی خوێندی چەند ساڵە بە دوور درێژی کۆتایی پێدێنێ بەڵام لە سنوور ئەوەی کە ئەمڕۆکە دەگوزارێ ئەوەی ئەمڕۆکە کە لە ناو ناوەندەکانی خوێندن نەگوزارێ بە بۆچوونی من زەختێک و فشارێکی خستۆتە سەر جۆر بەشێک لە خێزانەکان بەهۆی ئەوەی کە قوتابیەکەی کۆتاییەتی بۆی دەکات و ئەو ئاهەنگەی بۆ دەکات زۆربەی جارەکان بە فشار لەسەر خێزانەکان وەستاوەتەوە بەڕاستی هەم لە ڕووی مەسروفاتەوە هەم لە ڕووی هاتوچووە هەم لە ڕووی ینی لە هەندێک لایانی هەیە بەڕاستی قوتابی بە شێوەیەکی چاولێکەری دەیکا من تا ڕادێک لەگەڵیم و لە هەگەڵ هەندێکی تریشانیم بە تایبەتی ئەوەی زیاتر لە ناو قوتابی مەسەلەن کچاندا دەگوزارێ زۆربەی جارەکان پێویست بەو شێوە فەوزایان ناکە یعنی بە شێوێکی سادا بە شێوێکی ئاسایی بکرێ لە شوێنێکە لە پارکێکە لە حەدیقەیەکە بکرێتن بەڵام بەو شێوەیە نا ینی بەڕاستی زۆربەی زان ئێستا جاروا هەبووە من هاوڕێی خۆم هەبووە کە کوڕیشە لە کۆتایی ئاهەنگەکەی لەوانەیە 200-300 دلاری مەسروف کرد بێ بەلای هیچەوە ینی ئەمە ئەگەر قوتابیەک بێت لە ئێواران بخوێنێت و مکرەی پارەلەی لەسەر بیان ئەگە قوتابیەک بێ لە بەیانیانش بخوێنێ ینی بەڕاستی لە داخلی بمینێتەوە یان هاچووی ڕۆژانەی هەبی یان بەو جۆرە ئەوەی کە دەخلی عیلەکەی شوێنێکتر ینی بەڕاستی زەختێک دەکا ئەنجا ئەگەر ناشیکە وەکو عیبەیەکی لە هاتووە نایە ینی زۆر بەجاروە هەبوو جێمان لە بێت و فڵان کەس بۆ ئاهەنگی دەرچوونەکەی نەهاتی بۆ نەهاتی پرسیاری لە دروست بووتەوە ینی زۆر بەجارەکە کەوتوتە مووقفی محریزەوە یان لەوانێش شەرمی کرد بێ لەبەر شەرمە هات بێ زۆر بەجاروا هەیە کێشەشی لێ کۆت بێتەوە لە ناو ئایلەکان ڕاست دەکەی ڕای من بەو شێوەیە بەڵام بە دیوارینەکەشی حەق خۆیەتی بەڵام لە چوارچێوەیەک دابێت نەگاتە حاڵەتێک زەخت و فشار دروست لەسەر خۆی لەسەر عیلەکەش لێرەدا ئەوە بە شێوەیەکی گشتی کە باسمان کرد وەک لە ناو کوڕان هەست دەکەم باوترە ئەم حاڵەتە لەلایەن کچان نازانین ئەو مەسروفەی کە دەکرێت چۆنیان چۆنیە زێدەڕۆی بە شێوازێک تێدا
خۆی لە خۆیدا ئەوە دەگەڕێتەوە سەر کەسایەتێکە لۆ نمونە من یەک بەخۆم ئامادەنی مەسروفەکی زۆر بخەمە بەردەم خێزانەکەم بەس چییە ئەو ڕۆژێکی تایبەتە وایە ئەم لەگەر ئەومە ڕۆژەکە تایبەتە دووبارە نابیتەوە بەس بەو شێوە نییە کەیانی ئەمن بڕۆم زێدە ئیسرافیەکی تێدا بکەم یان ئەوە تەیە بارگرانی بخەمە سەر خێزانەکەم نادەتانم ئەو خۆشیەک کە دەیبینم بە مەسروفەکی کەمتری ژوەری بگرم بۆ نمونە وەیە هەمومان پێویستە بڕۆینە ئارێژگا یان ئەوەتە جلێکی کەشخە لەبەرکەین ڕێک پۆش بە بەڵام ئەتوو نەک بەو لایەنەی بڕۆی مادی زۆر سرف بکەی بەس چیە ئەم زۆر پارەم پێدایە یان ئەوەتە لایەنی مادی بینیە بەر پێشی خۆت کە ئەتوو برێ وەڵا ئەم شتەکەم ئەوەندە گران کردیە یان ساڵۆنم ئەوەندە گران کڕیە و گرتیە و ئیدی بەو شێوەیە چی ناوبانگی دەرکەی لە ناو برادەرەکانت بەڕای من ئەوە شتێکی زێدە ئیسرافی کەوای لێ بکەی بەس ئەتوو دەتانی خۆشەکەی خۆت وەرگری بە شتێکی سنووردارەوە لۆ نمونە خۆت بگۆڕی ڕێک پۆش بی و ئیدی ئاساییە لە کومنت لەسەرەوەکەی عفو کاکاودەم ئەزا لەوەی بە تایبەتی ناوچینی کتانش نا قوڕانیشە بەڵام ناو کتان شتە باوە ینی مۆرمونە کەسێک هەبووە وتێتی من فلانە ساڵۆنم گرتیە لە فلانە ساڵۆن وام کردی فلانە مسەوەڕم هینایە گرتی تیمانی ئێستا لە کۆتاییەکانی مثلەن ئەم وەرزێکی ئێستاواتیدان وێنەی دەرچوون دەگیری ئەوانە دەگیرێ باوەڕکانی ئەو وێنە گرانێکی ئێستا ئەو کارە دەکەنەوەوانە سعرەکانیان دوو قات و سێ قاتش بۆتەوە ینی سڕەشی بۆ دەگیرێ و لەوانەیە پێشتر مەبلەغێکیش دەخەوێنێ بۆ ئەوەی بەستە ناوبانگێک دەرگە بڵێ لەلاەن فلانە وێنەگری ئەو شارە کردومە یان لە فلانە ساڵۆنی ئەو شارە کردومە هەروەچی درێژە پێدر لە قسەکانی بەڕێز هەر برادری خۆم هەبووە کە دەرچوونی بووە بەس فیسەبیلی ئەوەی برادەرەکەی ئەوە تەم سەوری تایبەت خۆی هەبوو دەبی ئەوی شەیبی ئەوە لایانی چاولێکەری دەگریتەوە بەس دەتانی بە شێوکی ئاسایش بیکاتن بەس بەڕای من ینی شتەکان ئەوهانیە کە خەڵک لانێ ببینی ئێستا زۆر لە وەختەکان دەبینم برادری خۆمەیە چوە لە پارچی بە موبایل ڕسمی گرتیە ئەم بە شێژی گشتی لەسەر کوڕ و کەس قسەی دەکەم ڕاستەوەی هەیە زۆر چاولێکەری دەکا و زیادە ڕۆی لە ئیشەکان دەکاتن بەس بە من ئەو ڕۆژانە ئەو ڕۆژە تایبەتانە چکە کەسەکە کە تەخەڕوز دەکات و سەرکەوتنێکی بەدەستینایە یعنی ئیوەی نییە برێ کە زیادە ڕۆیەکی زۆر زۆر بکە شتێکی سادە بکە وەکو خاتموتی ئەنی ڕێک پۆش بی و شتێکی زۆر ئاسایی بیتن لەکرێت ئەنی کە کوڕێک دەچیتە قاتەچی بەسیت دەکڕێتن ینی زۆر زۆر بەم باشە لۆی کە هەیە دەری ئەمن ئەوهام کردی و ئەوهام کردی و لەبەردەم بەڕای من لەبەردەم کۆمەلگاش کە دەری ئەوهام کردی ئەوهام کردی نابە برادەران بە چاوەشکە سێری دەکەن یعنی برێ نەری فەرقێک دەکە هەمری ئەولانەیە زۆر خۆی پێشت بیان ئۆتەیە زیادە ڕۆی دەکا برێم ئەوم کردی ئەوم کردیە هەستناکەبی هەردوو لای ببینین هەیە ئەنی بەو شێوەیە لۆ خۆی دەکاتن و بە حەزەکەی خۆی پڕ دەکاتەوە کە تەخەڕوزی کردی و ڕۆژێکی تایبەتە هەشە بەس لە بوو ناو دەنجە دەبی هەردوو لاش ببینین ئەمە نابی لە سێک لای بڕیار ناکەن بەشێک لە قوتابیان کە لەو ڕۆژەدا ئاهەنگی دەرچوونیان دەکەن تەنها بوو تەشتێک چاولێکەری نەک بوو ئەو حەز و خۆلیای کە هەیەە دەری ببڕن بۆ نمونە دەیەوێ بچێ لە شوێنێک کە ناوی هەبێ بچێتە ئارێژگای کە ناوی هەبێ نەک فیسەبیلی ئەوەی کە جوان چا دەکە نا تەنها لەبەر ئەوەی بڵێ کە لەو شوێنە مایک ئەبم کردووان کوڕەکان سەردانی ئەو شوێنەم کردووە ئەو جلانم لێ کڕیوە ڕاستیەکەی ئەمن سەرنجم لەسەرداوە لەسە ئەو بابەتە ئەمن وردی دەکەمەوە بە گشتی ئەوجار قسە ناکەم بە تایبەت قسەکەم تایبەتی کە کەسەکە دەور دەبینیتن ڕاستە بۆ منە ئەمن حەز ناکەم بچم شتێکی زۆر زۆر گەورە بکەم بەڵکو هەر حەزم لێنێتون تەخەڕوزەکەش بکەم هەنی ئەوە ڕێی شخصی خۆمە لەسە ئەو بڕیارانە ڕێی شخصی دەور دەبینیت سلانیا لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێ ڕاست کەس لە بۆ کوور دەگۆڕدرێ هەیە زۆر عەزی لێ بە ناو دەنگبی هەشە عەزی لێ هەتە خەڕوزەکەش دەستخۆش سەڵاماتی برام زۆر سپاس دەستخۆش بێ زۆر سپاس دەستەکان دەزانی چۆن خۆی لەو مۆزوعەیە خود نەبوون چاودێکەری بۆ خۆنە ژیان ئەنی بەداخەوە ینی ئەمڕۆ نەک لە ئەو چینی کە ئێستاوا خوێندەوار و تەخەڕوجەکە و دەرەچی ئاهەنگی دەرچوونەکە ئەمن ئەوەندەی خۆم دیقەتم دابێتێ بەشێکی زۆر زۆری کۆمەلگەی ئێمە گرتوتەوە یعنی بڕۆسەیرکانی ئەوەی کە ئەمڕۆ دەیکا دەڵێ باوشتە بکەم بۆی فلانە خەڵک نەڵێ ئەو هایە یعنی چی تو بۆ خۆت نەژیای ئێستا شەر نییە ئەوەی کاک بەشیر دەیکا لە ژیانی ڕۆژانەی ئەوەی تۆ دەیکیوە کاودەم دەیکی لە ڕژیان ڕۆژانت ئەگەر من بم تەقلیدی بکەمەوە بۆ من دەرناچێ جامن پرسیارەکەم لێرە ناچێ چاولێکەریەکە دروستە بێ جابەز دەخت بێ بە شێوازێکی ناشرین بێ بە شێوازێکی ناشرین نەتیجەکەی دەرەچێ ئەوەیە
کە تو بۆ خۆت ناژی دەبێت چاوەڕێ ئەوەش بکەی ینی بڵێن پەرچەکردارەکەی وەربگریتەوە یعنی تو کابراایك بە ئیمکانە لە ڕووی مادیەوە شتێک دەکا تو کە تەقلید دەکەیەوە تووشی قەرزاریە بیتەوە ئە بەسی دەکەیەوە نیە یان لێبتی قەرزی بە بکە یانەوەتانێن نایی ئەجا ئەگەر تو بەخشیازی خۆک و کاکاودم ئاماژە پێکە یەکەم جار بڕۆ لە پارکێکە بۆ موبایلی بەدەستەوەی ئەمڕۆ ئەلحەمدە زۆبی موبایلەکانمان بەدەستمانەوە توانی وێنێکی جوانی پێ بگرین وەرە موبایلێکی جوانیش نەبێ دەتوانین لەگە دوو براتە ڕێکەوەی کامیرێک لە فلانکە زۆرگری بین ڕسمەکان برادەکان موبایل ئەوەیە کە تو ئامادەنی وەک خۆت بژی دەبێت چاوەڕێ ئەوەش بکەی ینی ئەو زەخت و فشارێکە لە ژیان ڕوبەڕوتێت تەحملی بکەی بەڕاستی ئەمە زۆربەی ژیانماندا ئەوانە ینی ڕۆژانە دەیبینین جا ڕووداوی ناخۆشی لێکەوتوێتەوە مشکل لەو کێشەی عایلیشی لێکەوتوێتەوە ئەوانە ینی ڕۆژانە دەبین ئەوەش هەمووی دەگرێتەوە بۆی کە باسم کرد کە کەس بۆ خۆی ناژی ڕاستی هەمووی چاولێکەر و تەقلیدە کە تەقلیدیشە ئەوە نەتیجەکەیەتی بۆیە ئەمڕۆ ئەمە باسی مەسێ دەکەین کە باسی مەسێ دەکەین ببوورە ینی ڕێک کەواتە کێشەیەکەیە ینی کاتێک کە باسی هەر شتێک دەکەین لە شوێنێکە بەرنمەیەک دەکرێت یان پرۆگرامێک دەگیان ڕووپێوێک لەسەر مۆزوعێک دەکرێت بابەتێک دەکرێت کێشەیەک هەیە دەبێت چارەسەر بکرێت خۆی کێشە سەرەکێکە لێرەدایە هەروەک ئاماژشت پێکرد خود نەبوون هەروە کاک بەشیریش باسەکەی و ڕژان چاولێکەری ئەگەر ئەمن چاوم لە کەسە کرد ئەی کوا خۆم و دوایە ئەو مەسلەی چاولێکەریە زۆر کێشە دروست دەکات چونکە لەوانەیە شتێک لۆنگۆ ینی ئەگەر ئەنگۆش نەرێم وەک ئافرەتێکە لێرەم شتێک لە بۆ کچە هاوڕەکەم بگونجێ لە بۆ من نەگونجێ چلایانی خێزانەکەم بی چلایانی کۆمەڵایەتی بیان دابوونەریتی کۆمەلگاکەم ڕێ نەداتن ئەو لێ دابوونەری تێچکە بیتین یاخود لەسەر ئاینە چتکە بی دەکرێتن خۆی کێشەکە لێرەیە ئەو چی کرد ئەمن بێم ئەو هابکەم ئەوەی دەبتە کێشە سەرەکی ڕاستە بزە بدانی کە لێران بابەتەکە خود نەبوونە ینی کە دەبێت هەر کەسێک لۆ خۆی بژیتن ئەی نایبرێ ئەوە کەسە ئەو شتێک کرد ئەمنیش دەکەم ژیانی فەرقەکە ژیانی توش فەرقەکانی ستۆریەکان زۆر جیاوازە ژیان ستۆریی ژیانی من زۆر فەرقی هەبی لەگەی کاک بەشیری و کاگەمیری ڕاستە جا من بەڕای خۆم لێرەدا بابەتەکە دەکەمە دوولایەن هەیە قوتابیش نابی حەقی بخۆین 4 ساڵ خوێندیوێتی حەقی خۆتی ڕۆژەیەک تایبەت بکە بۆ ئەو ڕۆژەیە بەس بگوێرە سنوور و لێرەشدا لە خێزانێکە بۆ خێزانێکی تریش دەور دەبینێت لەوانەیە خێزانەکە بۆ خۆی هاندەرێک بێ ینی باریدارایی باش بێ بیاوێ باشترین شت لە بۆ کوڕەکەی یان بۆ کچەکەی بکات بەڵام خێزانێکی تریش لەوانەیە هەبێت باریدارایی باش نەبێ لێرەدا پوینتەکە لێرەدا کە دەبینی سەیری خێزانی برادەرەکەی دەکا بەو شێوەیە ئاهەنگەکەی بۆ کردووە و ڕازاندوێتیەوە باوکەکەش مەجبورە خێزانەکە مەجبورەکە لە بۆ منداڵەکانی بکە جا کچ بەیان کوڕ هەروەک ئاماژشت پێدا ئەمە لێرە دەبی حەقی ئەو قوتابی بدەین کە 4 ساڵی خوێندنی کردی ئەوە بەس لە کۆلێژ لە ناوەندەکانی کۆلێژ جا لە ناوەندەکانی تری خوێندن کە چەند ساڵی بەڕێ کردیە 12 ساڵ لەوێ ڕەنجی پۆلی 12 ئەمە لێرە دەبی حەقی بدەین کە ئەو کەسە ئاهەنگێک بکە خۆشیێک بکە بەس دەبی ئەو ئاهەنگ و خۆشیی لە ژێر سنوورێک بیتن ینی زێدە ئیسرافی تێنەکات چاو لێکەری نەکاتن خودی خۆی بی وەچی ئاماژشتان پێدا الحەمدوللا ئێستا هەمووی موبایلی زیرەکیە دەتوانێ هەتا عەدەک با مسەوەڕت نەبی با برادەرەکەت هەبی ئەتوو خۆت بە ینی بۆ موبایلێکی ئاسایی ڕسمەکەی خۆت بگرە یان ئەو قاتەی کە برادەرەکەت لە جێ کڕێتی یان بۆ کچەکان جلی کوردی ئەتوو لەوێ دەکڕی لە چێنەر ئیمکانێتت دەگوزەری مهم ڕێک پۆش بە خۆشیەکەی خۆت وەرگرە بە لە ژێر سنوورەوە جا برادران لەسەر باسی تەخەڕوج گفتوگومان کرد وابزانم زۆربەی شتەکانیشمان خستە ڕوو تەوەرەکەی وا بگۆڕین لەسەرە بابەتە دوای ئەو 4 ساڵێک کە خوێندوێتی قوتابیجا لەسەر هەر بنەمایەک بیان لەسەر بنەمایەک بێ کە بڵێن لەم 4 ساڵە چی وەرگرتووە قوتابی یاخۆت کە تەواوی کرد عیلمێکی وای پێیە کە بتوانێت سوودی لێوە وەربگرێت لەو 4 ساڵەی دوای تەوابوونی کۆلێژ خۆی لێرەدا کێشەکە هەموو قوتابیان دەزانین کە دەردەچین ئامان جیمە چیە دابمەزرێن بەس کێشەکە لێرەدا چیە قوتابی کە لە بوارێک دەخینی و دەزانی دەبێت ئیلا لە بوارە دامەزرێ نا ئەمە وەکو مرۆڤ هەمومان بەهرەی شاراوەمان تێدایە دەبێ حەول بدەین ئەمە ئەو بەهرەی خۆمان بدۆزینەوە کە لە چدا سەرکەوتوین لە چدا توانامان هەیە ئیمان لێرەدا کە تەخەڕوج دەکاتن دانامەزرێت تەواو هەمووی دەیختە سەر لایەنی پەیوەندیدار و ئیدی ئەو لایەنانە دەرێتن ئەم دانامەزرم تەواو نە ئەتوو بەهرێت هەیە بڕۆ حەول بدە بەهرەشت نییە ئێستا خول هەیە دنیا پێشکەوتوو بووە دەتانی خولەکی کۆمپیوتەر بکە خولەکی زمان بکاتن لێرە پەرە بە خۆی بداتن بەرەو پێشەوە بڕواتن بەڕای من ینی کە ئەو ڕای شخصی خۆمە
کە کەسێک تەخەڕوز دەکاتن و بۆ منە شەهادەتی دەبیتە ئەو تێ مامۆستایان ئەندازیاران هەر بەشێکی ترکە تەواوکە. یعنی دەبی ئەو کەسە لە دوو زیرەکەی خۆی بگەڕێتن بۆ نمونا کە هەندێک بەهرەی تێدایە دەبی بەرەو پێشی ببە هەلاوانێ هەو کەسە مامۆستایە بەس لە پیشەگەری زیرەکترە دەتانی هەم مامۆستایەتەکەی بکات دانەک هەمیش ئیشەکانی پیشەگەری بکات جە پیشەگەری زۆرمان هەیە مەبەستەکە بڵێ مەرز نیە هەر ئەو بوارە بێت هەبوارە نیە ینی شتەکان ئەو شتەکان بچووک بکاتەوە لە قەوسەک نابی بچووکاتەوە یان دەبی شتەکان لە خۆی ڕایە ببینیتن بەهرەکەی خۆی بدۆزێتەوە ئاکیداکی دەبی لە دوو زیرەکی بگەڕێ بۆ نمونە ئێستا لەو سەردەمەی بۆم نەگەت و بتێوی لە شەریکەکی بۆم نەبابرین ئەهلی کە دامەزرین وێ ئێستا دەرێتن دەبی زمانی عەرەبی ئینگلیزی ئەوەی بزانیت کۆمپیوتەر بزانی بەس بریونەری ئەمە لەو سەردەمەی دەژین ینیەوە 2025 ئەمە لەو سەردەمە دەژین بە ناچاریە پێویستیە ئللا دەبی عنی بزانیتن ینی شەر نییە لە بریوەڵە ئەمن نازانم ئیشم دەست ناکەویتن یا ئەو تێ بری ئەمن ناتام نە دەتانی هەموو کەسێک بای هەندی مەجای دەبیتن بەڵام بەێ لەگە قسەکان تو خۆمەردیش نییە ئەو کەسێک کە هەر لە زانکۆ دەرەچێت و بەڵێ وەکو سەردەم بیزانی ئێخۆ هەمومان پێویستمان پێ نییە ئەم ئینگلیزی بزانم هەم پێویستم نییە زمانێکی عەربی بزانم پیشەکەوانەیە ضرورێت ئەوە نەخواستە بەس زانکۆ وەکو ڕانکێکی ئەلمی وەکو ڕانکێکی زانستی کە دێتە سەر ڕانکەکانی تری خوێندن کە لە ئامادەی دەرەچی لەوانەیە زۆربەی سەرکردەکانی وڵات دەبینی وێ نەچێش بووە ڕاستیخۆ ئەوە نە لە سیاسە دەرچوونە لە دەرتوی مەسییان زۆربەی هونەرمەندەکان دەبینی گۆرانی مەڵین گۆرانی بێژە لە پات گۆرانی بێژەکەش مەسەن پیشەیەکی ئەوەی هەیە کە لە لە بوار تەندروستی ژەڕاستە کەواتە حەز و خولیا پێش هەموو شتێک دەوە دەبێت دوو بەستنەوەی ئەو بازارە وەکو ئەو زانکۆیە کە دەرەچی بە بازار کارەوە لاقی بەتوانای کەسی خۆتەوە هەیە بۆ نمونایەتی تۆ کە لە دێ ناو زانکۆ لە زانکۆ دەرەچی زانکۆ شتێکت پێ ناداگە خۆت بەرە ڕووی نەڕۆی دەبی وەری ینی دەبێت شتێ بخیتە سەر ئەوی لە ناو ینی زانکۆ هیچ بە من نادەم بە قات و ڕیباتێکەوە بێم دەستمەدەوە کە ڕۆژ تەخەڕوجەکەم تاوا زانکۆ منی کرد بەشتێ هەر وەک تێبینێک لە سەقسەکانی بەڕێستان دەبینی زۆر کەسەیە دەرێ ئەم لە کوردستان دەژیم زمانی دایکم کوردیە سپێش دەکەم فێر زمانی بێگانە بم یان زمانی بیانی بم ئەو وەڵامی ئەو کەسان دەدەمەوە کە دەرێ ئەمن لۆس پێویست دەکاتن ئەمن زمانی ئینگلیزی بزانانی عەربی تەمەشا هەر زمانەك ئەتوو شارستانیەتی کولتورێشکە وەردەگری بۆ منە هەیە کولتور هەیە باش و خراپی هەموو نەوە عشتێدا بەزە توشتە باشەکان وەگرا و هەمیش کە زمانی ئینگلیزیکەم تهدید دەکەم یعنی دەرگایش کە لۆ دەفتۆ یعنی چەند چکە زمانێکی دەوڵەمەندە ئەو وڵاتانی کە زۆر بەقوتن لە ڕووی هەموو شتێکەوە بە زمانی ئینگلیزی قسەی دەکەن زۆر دەرگات لۆ دەکاتەوە عنی لە ڕووی علم لە ڕووی هەموو شتێک دەتوانی بەدەستی بینی لەوانەیە زۆر شتیانی سەرچاوی کوردی نەبیتن یا کەم بیان کتێب هەیە لە هەمان کاتدا لەمان کاتشانگاشە بە هەم کتێبانەی تۆزێک لە ڕووی زمانەوە تۆزێک ینی لە یەک دوو جێکەش ئەوم کردووە ینی فێربوونی زمان من وەکو زمانی کوردی جارێکتر قسە و قسەیم کردو لە بەرنامێکترا فێربوونی زمانی کوردی بە هەموو لە شێوە زار و زارەکانەوە وەکو قوتابێکی بەشی کوردی تۆزێک سوورم لە زۆشتانە دەبێ فێربی بەڕاستی یعنی کە تۆ سۆرانی بادینەکە فێر بە بەڕای من وایە من بەڕاستی بە عسووری وەرنەگرن بە شتەکە بە ئەوەی وەرنەگرن فێر بە فێر بە ئامەکە فێر بە من بڕم بوو نڕمە هەورامە بە هەورامی شتێک بزانم بۆ کە چوومە دووەک بۆ نزانم بۆ نەیزانم لە پازمانە بیانەکە بیزانە بەڵام لە هەمان کاتشدا بزانە باوەڕەت هەبێ براند هەبووە کوردی بووە هەزار کەسی بیانی تایشی کردووە ئەی بۆ منوانەکەم کەسێکی بیانی بێلای من ئیشکا یعنی بۆ بیانیەک بێ خۆی فەرسکام بێتە ئێرە لەگەڵەوە بادەستی کاری بیانی وە بەرهێنان بێتە ناوڵاتەکەم ئاودانی شتێکی جوانە لە هەمان کاتدە ڕەسەنایەتی پاراستنی ڕەسەنایەتی دروستکردنی بازاری کاری کوردی کابرایەک لە ئێستا بابوونە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست دوبەی وەردەگرین بۆتە سنتەرێکی بازرگانی جیهانی وەنیە ئەوەندەی بڕۆ خەڵکانی تری دەستی کاری بیانی لێ خۆ خەڵکی خۆیانی لێنە بەڵام چیشان کردو خۆ کەلتورەکان نەپاراست و بڕتم شا جولبەرگەکان کە هەمویان بە جولبەرگێکی ئیخوان و داخی ئێمە دەتوانانی مەبەستم دەتوانانی ئەوە بکەین دەتوانین ئەوە بکەیت ئەوەش زیاتر دەگەڕێتەوە لەسەر عینە دیسانان تا دەکرێتن بکرێتەوە بە شێوەی گشتینە بە تایبەت یعنی هەر کەسێک لە خۆی دەست پێ بکاتن
کە یەکەم هەستە چی نیشتیمان فەروەری هەبیتن و لە پاشان ئەو کاری دیکا تێکەڵی بکاتن ئەنی کە هەیە کەسەکەی مامۆستایان ئەندازیارە ئەنی دەکرێتن هەندێک شتەیە کە ئی کوردەواریە زۆر جوانە لەو سەردەما بە شێوەی جوانتر ئەنیەکی تەک دەستکاریەکی دەکەی بە پێشانی خەڵکی دەدەی و تێ ئەندازیارە زۆر زۆرمی بەکەیش ئەندازیارەکان بیناکان بەس ئێستا کە زۆربەی وەخت تەماشا دەکەی ئەنی دەچەند تەقلیدی لاوانی ئیتکە بکەنەوە بەڕای من کە شتە کوردەواریەکان کە لە سەردەمی خۆی بەکارهاتی ئێستاش بەکاربێتەوە زۆر جوانتریش دەبێت لێرەدا پرسیارێکی دی بخەینە ڕوو ئەو قوتابیانەی کە بەشێک بۆ خۆی هەڵدەبژێرێت لێرەدا کە خێزانەکەی تەداخل دەکە یان کابرا قوتابیان کوڕان کچە نمرەی نۆتی هێنەوە بۆ خۆی حەزی لە بەشێکی هەندەسەیە یان لە بەشێکی پزیشکیە یان لە بەشێکی ترە ئینگلیزیە زمانەکانە خێزانەکەی زەختی لێ دەکەن کە پیشەیەکی بۆ هەڵبژێرن حەزی خۆشی نەبێ لێرەدا دەور دەبینێت دوای تەوابوونی زانکۆ کە حەزی لە میهنەکەی نمینێ دامانە حەزی لە زمانی ئینگلیزیە چوو بێتە بەشی تۆپ حەزی لە بەشی تو بە چوو بێتە زمانی ئینگلیزی بە ویستی خۆی نەبێ سوودی دوای تەوابوونی 4 ساڵ سوودی دەبێت بێگومان کاریگەری هەیە خێزان چکە ڕۆلی سەرەکیە خێزان پردی پەڕینەوەی قوتابی و کۆمەلگایە ئەوە کاریگەریت یەکجار زۆری لەسەر ئەو قوتابی دەبیتن کە ئەو چار قۆناغەیان هەرچەند قۆناغەکە لە زانکۆ پێدا تێتە پەڕیتن لەوانەیە لە بووی ناخۆش بیتن بەس ئەوەش بەڕای من نابتە ڕێگرێک چونکە ئەو قوتابی ئەگەر تەواوی کرد ئەگەر بێوێ خۆی بەرەو پێشەوە بە باڕانەوەستی ئەگەر حەزی لە بەشەکەی نەبی ینی بە حەزی خۆی نەڕۆشتی بە من مەبەستم سیارەکەم لێرە ڕای من کە هەر قوتابێک پۆلی دوازە تاوا دەکاتن دەرەجەکە هەرچەند بۆ ئەو مشکیلە نابیتن چکە هیچ کەسێک ئەوە نییە کەلانیان قسمەتی ئەو بەشە نەبیان ئەو دەرەجە نەبیتن بەس گرنگترین شتە کە بچێ بەشەی حەزت لێبی چووکە لەو بەشەی ئەتو دەتوانی ئیبداع تێدا بکەیت دەتوانی پێشکەوتن لە ناو ببینی یعنی کە زۆر کەسم دیتە لە بەشەکی برێ کە بە دەرەجەش کەم وەرگیرایە بەس دیتیتم کە لە دوای زانکۆ تۆ ماستەر و دکتۆرا و بەکو هەتا پرۆفیسۆریش گەیشتێ ینی پەرەی پێداوە شەرەی نییە بە حەزی خۆش ڕۆشتبی نه بەڕای من بە حەزی خۆی بچیت جامنیشکارەکەم لێرەدا ئەوە دەتان ئەگە بە حەزی خۆی بی دەتان کە کولی تاواکرد لە پاشام چخۆناکانی خوێندن تاوانەکەشی هەیە لەوانەیە هەندی جار هەبی لەس ئەوەل جار و غەڵەتی تێگەشتبی لەو بەشە دوای چ بیتە ناویتبینا بەڕاستیە من ینی ئەو بیرکردنەوەی من غەڵەت بوو لەسەر شتە ینی مەسەرەن ئەوەی هاتمە ناو بابەتەکە و ناو ئەو بەشێکە کە پێشبینیم دەکرد پێشبینیم نەدەکرد کە بۆم بووە بەڕاستی پێچەوانە بووە زۆر بەش زارژوەکو باسی کرد بە دوای مەرحەلەکانی تکەشدا چووە ماستەر و دکتۆرا و یان هەر کە تەخەڕوجی کردووە خلاص بووە ینی بووەتە پیشەیەکی ینی ئەو بەشەی کە تاوای کردووە شتێکی جوانی لێ دەرچووە ناوبانگەکەشی پێ دەرکردەوە توانین سوودی بەخۆشی بە چوادەوەشی بگەین ڕاستە ئەوەش هەیە سەر خودی کەسەکەی بەرە خۆی بداتن بەرەو پێشەوە بڕۆ بەردەوام بی من لێرەدا حەزی قوتابی زیاتر پێگرینگترە لەوەی من حەزم لە بەشی کوردیە کە ئێستا لە بەشی زمانی کوردی دەخوێنم لەوانەیە نمرەکەم وابێ بچووەمە بەشی ئینگلیزی یا خۆت بەشێکی تر بەس من کە لێرەدا بە حەزی خۆماتومەتە بەشی کوردی دەتوانم دواتریش بتوانم کاری پێ بکەم بتوانم خەڵکی سوودم لێ وەربگرم لەو بابەتەش دیسان دەوروبەر دەوری هەیە ئاز تۆ بدەمی باسی خێزان کرد زۆر جوانە خێزان بتوانانی هاوکاربی بۆ منداڵەکەی بۆ کوڕەکەی بۆ کچەکەی لە هەڵبژاردننی بەڵامنی مەبەستی دەستکاری حەزی بەڵام هەندی جار کۆمەلگا هەیە هەندی بەش هەیە لە ناو زانکۆکانە خێزان هاوکاربی باشە بەزنەوە کەوەی لێ بکەن بەستم هەڵاڵێ هەندی بەشەیە و ئیدی حەزی لێ نەبی لەوانەیان ئەو تێواز بینی لاانەوە تێ بە سێ هەندێک بەشەیە لە ناو کابرا مەسن دایک بۆ منە دەڵێ ئەوە یاسایە ئەویان بەشی پزیشکی ئەویان ئەندازیاری ئەوانێ بۆتە ڕسم ینی بۆ تەواجی ئەوانەی تر تاواتۆپن سەرمەشقی کۆمەلگان وانوان بەڵام ئەگەر ئەوانە کردنەوە نییە لە بەش کۆمەلگا وای کردی هەندێکت ناشیم کەەوە بازار کار گرنگەدانی بازاری کاریش وای کردێ بە هەندێ بەش کە ڕەواجی نەبی لە ناو خەڵکیدا بۆ ئەمە بەستە دیسان جاریکە هەبوونی بازاری کار بە شێوەیەکی یەکسان ینی پێدانی دەرفەتی هەمەلایەن ڕەخساندنی دەرفەتی هەمەچەشن بۆ هەموو بەش و بەشەکان لە ناو کۆلیژەکان وا دەکا کە ڕووی بازاری کار بە ڕووی ئەو بەشاندا ئاسانتر بێ ینی کابرا کە تەواوی کار گرنگی زۆری هەیە بەس لێردا کە کاک بەشیرش ئاماژەی پێدا حەزی قوتابی زۆر کاریگەری هەیە چونکە من کە بە حەزی خۆم هاتمە ئەو بەشەی کە دەمەوێ یان ئەو کۆلێژی کە دەمێ هەڵم بژاردە وام لێ دەکات زیاتر بەرەوە پێشەوە بڕۆم وام لێ دەکات زیاتر بە حەز و خولیا و ئیشەکانە بکەم کە ئەرکەکەمپاردرا ئەوە بچم بە ناچاری بیکەم ئەرکەکە کە کەسێک لە خۆم گەورەترە یان ئەزمموی لەم زیاترە پێم بسپێری بە ناچاری بیکەم ئەوە باش
باشترە کە بە حەز و خولیای خۆمەوە بیکەم ئەرکەکەم پێس پێدرا بەس ئەو ئەرکە نەکەم بچم زیاتر حولی لۆ بدەم زیاتر بەرەو پێشەوەی ببەم زۆر جاریشە بووە ینی کەسێک ڕێنیشاندەرت بووە ڕێنشاندەرەکەی بەنەوەیەک بووە زۆر جاروها بوو ئەوەی کە خۆت لە مێشکتدا بوو ئەوە باشتر بوو بۆ تو لە ژیانت بەڵام کاتێکە بۆشتی هەڵبژار دۆشتێکی تر هاتوتەوە یعنی گوتوتە وڵی باشە جیاوازێکی وهای نەبووە یعنی خۆت بینیوەتەوە لەو بەشەی کە بە دڵی توش نەهاتوتەوە هەندی جار هەست دەکەم دوو تەوەری زۆر گرنگ و هەستیاری کۆمەڵگەمان باس کرد یەکێکیان باسی دەرچوونی قوتابیە دوای 4 ساڵ و دوای ئەو 4 ساڵش کە ئەو میهنەی هەیە چۆن بەکاری بێنێ هەست دەکەم دوو بابەتی گرنگمان وروژاند هیوادارم سوودیشی هەبێ ئەوەی بتوانێت گوێگر بێ هەست دەکەم سوودیشی هەبوو دەستان خۆش بێ و زۆر سپاس دەست